عمرم لە دەوری 11 ساڵ ئەوە 12 ساڵ دەبوو مامەستای جوفێری کرد وەرە کوڕم گوتی ئەوە کامێرە ئەوەیە شاگردەشی دیشە بوو بەس وەخت هەبوو پێڕانە دەگەیشتین. کۆنترین کامێرای شەمسیە لە هەولێر. ئەم کامێرایە زیاتر لە 65 ساڵە لە ناوچوون پارێزراوە. سابیر محەممەد تەمەنی 78 ساڵە و نزیکەی 50 ساڵە کاری وێنەگرتنی بەم کامێرایە کردووە. لە ناوشار و دەرەوەی شاریش بانجیان کردووە بۆ گرتنی وێنەی ڕەش و سپی. لە چوینە گوندەکان داهاتە دووبان بەخۆیان داهاتن ئەو زێب بوو یان دۆزێک بوو یان شۆفلێتێک بوو داهاتن بەخۆیان دانگۆ لە گەرمەوەرە ئەوەن دەرسمە لە گوندی هەیە لۆما بگرە عالم پێی ناکرد هەموو مارومداری بینی لێوەندەری لۆمان دەگرتن هەموو تەسمیمان دەکردن داهێنیانەوە زێ خۆمان. لە هەولێر ساڵانی 60ەکانی سەدەی ڕابردوو تەنها 3 وێنەگر کاریان با کامێرای شەمسی کردووە. سابیر محەممەد کە یەکێک بووە لەو وێنەگرانە و دەڵێت کامێراکەی لە وڵاتی ئەڵمانیا بۆ هاتووە بە 8 دیناری عراقی ئەو کات. لە عەدی خۆی تەماشات دەکرد لێرە عەدی خۆی هات تەماشات دەکرد دەتاویشتە ناو ڕاگرەکەی چەند ڕسم بگرداوە دەنێو دەرهەمە حساب دەکرا لەبن قەراتی لەو منتقە لەو خاندان دەستوڕاوە هەتا ئەحمەدی لای مەحکەمەی پێدێن ئەحمەدیە وەچی بەسە دەکەوت لەو قەراتی بەز ڕەش و سپی لەوە زیاتر نەبوو سپی زیاتر نەبوو پاشوەی کە ئەو ملەوەنە ئەو ڕەنگا و ڕەنگە دەرچوو ئەوە ئیش پێ نەکرا. لەپاڵ کاری وێنەگرتنی هاوڵاتیان ئەو کات بۆ کاری مامەڵەی ناسنامە بوون. سابیر محەممەد لەگەڵ کەسایەتی دیاری کورد گیو مکریانی کاری وێنەگرتنی کەسایەتیەکان و ئەدیبان و ڕۆشنبیران و دەرکردنی